گوتمان باشە بۆ ئێوە هەندە سوورن لەسەر ئەو ئەساسی کە ئێمە خۆ هەڵوەشێنینەوە یان نەمێنن هەست دەکەم دڵی ئێمەتان زۆر پێپەسند نییە ئێمە چۆن دەبینن کە ئێوە بە ئیسلامیەکی قەومی دەبینین هەنی ئیسلامیەکی نەتەوەی دەبینین. من بۆ تاریخ دەڵێم ینی من و هاوڕێیەکانم ئەوانەی کە لە 1970 پەیوەندیان بەجێ هێشت و لێکدا بڕاین یان بەشێکی ئەساسیان لە قورسایی پەیوەندی با بڵێن بر لەگەڵ خۆیانەوە بە شەش کەماینەوە لەناو بزوتنەوەی ئیسلامیدا و ئێستاش کە تووشی ئەم قەیرانە بووین لە دوای لێکترازانی بزوتنەوەی یەک بوون دەتوانم بە یەک جوملە بڵێم هەموو ئەوانە من کە لە پەیوەندی ئیشمان کردووە و هەموو ئەو پیاوە بەتوانانەی کە ڕۆڵی کاریگەریان بینیوە یعنی تۆ حساب کە ڕۆژێک لە ڕۆژان سکرتارەتی پەیوەندی ئیسلامی خوێندکاران و لاوانی کوردستان ڕۆژنامەی ڕابوونی دەرکردووە کە لە کاتێکدا بزوتنەوەی ئیسلامی ڕۆژنامەی فەرمی نەبووە و ڕۆژنامەیەک بۆ لە هەم کوردستاندا بڵاو بووەتەوە و چەندین بڵاو کراوەی هەبووە یعنی تۆ ئێستا لە هێزێکی تۆکمەی ماندوو لە کۆمەڵێک بوارکاری جوانی کرد ئێستا وردەوردەوەی لێ هاتووە هێوار بچووک دەبینەوە و هەموو ئەم گروپانەی کە پێکەوە دەبین و هەوڵی ئەوە دەدەین جارێک کە خۆڕێک بخەینەوە خۆ پارێزینەوە شوناسەکەەوە گەڕینێنەوە بەڵام جار بەجار تووشی نەکسەیەکی تر دەبینەوە. ئەم نەکسەی کە ئێمە لێمان بەسەردا هات بەشێکی لە نەوەتەکانەوە سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە دیدە تاوانبارە. بەشێکی تری بزوتنەوەی یەکبوون تێیدا تاوانبارە ئەم بارودۆخە تەفرەقەیە تێیدا تاوانبارە بەڵام ئێستا ئەم هێزانە لێک جیا بوونەتەوە و لەوانەیە ئەمەشمانەوێت جارێک کە تێستی ئەم هێزە جیاوازانە بکەینەوە ئایا گەبێت و لەگەڵ لایەنی چەند تێکەڵ بین چەنە دەتوانین ڕۆڵ و کاریگەری خۆمان بژەڕینەوە ینی من لەو ڕوانگەیەوە تۆ حسابی ئەوە بکە لە دوای ڕاپڕین نوێنەری بزوتنەوەی ئیسلامی بە لەبەرەی کوردستان لە هەشتایەکانەوە لە ڕێکخراوێکی سیاسی ئیشکە لە ڕاپەڕین و دوجار بەرپرسیارەتی بارەگە و هەموو بارودۆخانەی کە هاتووە ئێستا وای لێ هاتووە تۆ خەریکە وردەوردە بەرەو پەراوێز دەڕۆی. ئێمە لەو قۆناغەدا یەکەم بژاردەمان ئەوە بوو سەردانی وەزارەتی ناوخۆمان کرد و کاتێک کە زەمال ئەشرەف قارەمانی بریکاری وەزیر بوو پێ ڕێکەوتنامەی تاران کاتی خۆی کە بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵی پۆستی لە حکومەت وەرگرت بوو ئەوش لەوێ بوو بەڵام لەنگ یەک بوون و گۆڕانکاریانەدا زەوی خۆی تێک نەدا و لە شوێنی خۆی مابووە. پرس و ڕامان پێکرد لەگەڵ ڕاوێژکارەکانی وەزارەت و هەندێک گفتوگۆمان کرد هەستمان بۆوە کرد دروستکردنی ڕێکخراوێکی سەقافی وەکو ئێستانە بوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان دامەزرابێکە لە دوای 2013 و دەرهێنانی ناوەند و ڕێکخراو و سەنتەر ڕێکاری دەرهێنانی ئاسانتر بێ و کاتەی زۆر قورس بوو. چەندە قورس بوو لە وەزارەتی ناوخۆ تۆ مۆڵەت دەرێنی بۆ ڕێکخراوێکی سەقافی چکە ئەو کاتی دوو ئیدارە بوو هێندەش قورس بوو بۆ ڕێکخراوێک دەریهێنی کە بەشی زۆری و یان هەموو ئەندامەکانی ئیسلامین ینی هەموو ئەندامەکانی ئیسلامین و بەشێکە لە گروپی دابەشبووی ئەم حرەکەتە جیهادیە و لەوەش قورستر ئەو کاتی دوو حکومەتە هەبوو تۆ لە ئیدارەی سلێمانی دەری دەهێنی بەڵام ئەمە نابێتە بەدیل بۆ ئەوەی کە تۆ چالاکیت لە هەولێرە هەبێت دەبێت لە هەولێریش دەریهێنی هەولێرش لەو قۆناغەدا قۆناغێکی زۆر سەخت بوو ینی بە دیوێک لە دیوەکان دەتوانم بڵێم لە قۆناغی یەکبوونەوە ئەو بارودۆخە ئەمنیە توندەی کە لە هەولێرە لەسەر ئیسلامیەکاندا دروستی کرد ینی دابڕانێکی گەورە دروست بوو لە بینی من و ڕەفیقەکانم لە هەولێرە بۆی ئەم ئیجراتە ئەمنیە توندانە بۆی هەم جم و جۆڵێک کۆمەڵی ڕەفیقمان ژیران ببێ ئەوەی کە هیچیان لە هیچ دابێ مودەی حجز دەکران و بەردەدران ئەمە وای کرد کە
دەتوانم بڵێم ئێمە لەو پرۆژەیە بێئومێد بین، یعنی لە پرۆژەی دروستکردنی ناوەندێکی سەقافی بۆ کۆکردنەوەی ڕەفیقەکانم بێئومێد بین. وای لات هەندێک لەو ڕەفیقانەی کە ئەو کاتەدا پێکەوە بووین هەندێک بیر لە چوونە دەرەوە بکەنەوە. ئەو کاتی کاک سەرباز چووە دەرەوە و ژمارەیەک کرد لە ڕەفیقەکانم چوونە دەرەوە، وای لێ هات بیر لەوە بکەینەوە بژاردەی دووەم بگرینە بەر بەلانی کەمەوە بەشێک لە ئێمە بمێنینەوە. ئەوە بوو یەکەمین کۆبوونەوەمان لەگەر کۆمەڵی ئیسلامی ئەنجامدا و بە وەفتێک سەردانی جەنابی مامۆستا عەلی باپیرمان کرد و مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بە ڕەحمەت بێ و کاتی لە بینماندا بوو و کۆبوونەوەیەکمان کرد و لە کۆبوونەوەکەدا ئەمە هەریەک لە کاک تۆر محەممەد و مامۆستا ئیسماعیل و مامۆستا عەبدولەتیفەوانە شایدی دەدەن کە لەوێدا ئەو بابەتەمان هێنایە گۆڕێ. وتمان ئێمە لە ڕابردوودا دەستمان سوتاوە بە ناکۆچی، دەستمان سوتاوە بە ململانەیە و لەوانەشە یعنی زۆر جار لە ئەنجامی کار و کاردانەوە دەبوو خۆشمان بەشێک بووین لەو ململانەیانەدا. کۆمەڵی ئیسلامی ئەگەر کەسانێک لەناو ئێوەدا پێیان ناخۆش ئێمە بین و زۆرێک لە جۆرەکان قینی ئەو ناکۆچی ڕابردوویان لە دڵدا ماوە، ئێمە ناتوانین بین و ناین. لەبەرەوەی ماندووین دەمانەوێت بین لە نەگەڵ هێزێکدا پێکەوە کار بکەین کە بەتەبا پێکەوە کار بکەین و جیاکاری نەبێ بە تایبەتیش لەگەڵ ئێمە و لایەنگرەکانمان. لە دوای دوو کۆبوونەوە جەنابی مامۆستا زۆر تەکلیفی کرد کە بابین و کۆتایی پێبێنین، بەڵام ئێمە ئیسراری ئەوەمان کرد کە لە کۆبوونەوەی سەرکردایەتیدا بیخاتە دەنگدانەوە واگەر سەرکردایەتی بە کۆی دەنگ پەسەندی کرد و ڕازی بوون بە دڵخۆشی و پێشوازیی باشەوە ئەوە دەین تێکەڵ دەبین. ئەگەر ئەم پێشوازیە و ئەم زۆرە ڕەزامەندیە کۆدەنجیە نەبوو لێی گەڕێن بە برایانە بژین هاوتەری بژین باشترە نەک تێکەڵ بین. ئەوە بوو لە کۆبوونەوەی سەرکردایەتی دایانە دەنگدان و تێکەڵبوونی من و هاوڕێیەکانم لەگەر کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە بۆ مێژوو دەڵم دەنجی نەهێنا، یعنی ئێمە ڕەفسکراین. کاتێک ڕەفسکراین جارێککە پێویستیمان بۆ بوو کە بیر بکەینەوە، لەوانەیەشە بەشێکی باش لە هاوڕێیەکانمان بە هۆی واقعی ناو بزوتنەوەی ئیسلامی و ئەزمموی ڕابردوودار حەزیان لێ نەبوو بێ. و لە ئەنجامی گفتوگۆیەک کە لە بینی من و کاکامیلی حاجی عەلی و دواتر مامۆستا مەلا عەلی و ڕەفیقەکانم دروست بوو لە هەڵەبجە و لە سلێمانی، ئەوە بوو کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی ینی ئەم گفتوگۆیانە هەر هەموو گەڕایەوە ساڵی ئایندە، ینی تۆ حساب کە ئێمە لە مانجی دەیە لەگەر کۆمەڵی ئیسلامی ئەگەشینە بنبەست، لە مانجی 11 و 12 تا دەگاتەوە مانجی 2-3 ئێمە هەروە لەو بینەدا لە گفتوگۆ و لە ڕاگۆڕینەوە و لە وەکو دەڵێن لە پەلە نەکردن داین مەخرەجێ بدۆزینەوە بۆ ئەوەی کە ئەم گروپی ئێمە بە سەلامەتی بمێنێتەوە. بەڵام لە بەهاری ئەو ساڵەداوە بوو من گەڕامەوە ناو سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی و بەشێک لە هاوڕێیەکانم لەگەڵ من گەڕانەوە بەشێکیان ئیترماینەوە. بابەتێکەیە پێم خۆشە بە وردی دیقەتی لێ بگرین. لە کۆتایی ساڵی 99 من لەو کاتێک کە بێئومێد بووم لە بارودۆخی بزوتنەوەی ئەوە یەکبوونی ئیسلامی کوردستان ماڵم بەردەڕانی لە هەولێرەوە و لەوێەوە ئەو احتیاتەم کردبوو کە ڕۆژێکدا دێ بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی کوردستان نابێتە ئەو چەترەکە ئێمە بپارێزێ و نابێتە ئەو ئومێدە استراتیجیە بۆ هەمومان و پێشبینیم لێ کردبوو کە چی لێ بەسەردێ. ئەوە بوو لەگەڵ ڕەفیقەکانم پێشنیاری ئەوەمان کرد کە پێکەوە ئەنجومەنێک دروست بکەین، ئەنجومەنێکی بچووک، لەوێەوە ئێمە پلان دابنین، نەخشە دابنین کە چی دەکەین و ئەو کاتەش هەوڵی ئەوماندا بتوانین ناوێکی لێ بنین. ناوێکمان لێنا بەڵام ناوێکی غێر موعلەن، یعنی هەر قوتابیان و لاوانەکەی پەیوەندی ئیسلامیمان لێ کردەوە، ناومە لەنا پەیوەندی ئیسلامی کوردستان. ئارم و مەحزەر و هەموو شتمان بۆ دروست کرد. لە 2000ەوە ینی لە بیدایەتی ساڵی 2000ەوە هەتاوەکو ئەو قۆناغەش ئەم مەجموعەیە تقریباً ژمارەمان ینی ژمارەی ئەو ئەنجومەنە مسەغەرەمان کە پێکەوە دادەنیشتین ژمارەمان لە بینی 10 بۆ 12 بوو کۆ دەبووینەوە بۆ ئەوەی کە لەم واقعەدا چی بکەین، ینی هێواش هێواش ئەنجومەنێکی مسەغەرمان دروست کرد بچووک. کاتێک کە چوینە ناو بزوتنەوەی ئیسلامی لە مانجی 4 22 بزوتنەوەی ئیسلامی نەبوو، ینی مامۆستا مەلا عەلی
کوڕەکانی مامۆستا ستیق ینی هەستمان کرد بە دیوەک لە دیوەکان ئێمە لە ناو حرەکەتێکی داین زۆر خراپە. ینی مدەیەکی پێچ چوو کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم و کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم و مامۆستا یاسین حەسەن دکتۆر یاسینی ئێستاوە من هەموو لەو بزوتنەوەی دابووین ئەو کاتەی لەگەڵ کاکی کرام کەریم و هەموو ئەمانە وای لێ هات جارێککە بۆ بە دوو بەرە ئەو بەرەی کە بە مامۆستا مەلا عەلی بە کاک ئیحسانی کوڕی لە بەریتانیا بە کاک تەحسینی کوڕی لە تەوێڵەی کە هێزێکی ئەسکەری هەبوو نەمان دەزانی ئەمە بەشێکە لە جوندول ئیسلام یاخود بەشێکە لە بزوتنەوەی ئیسلامی ینی حالەتێک دروست ببوو ئەمە بزوتنەوەی ئیسلامی تەواو گۆشەگیر کردبوو. لەو سەروبەندەدا کە وردە وردە بەرەو ڕووخانی ڕژەمی سەدام حوسێن دەچینەوە لە بەرە 2003 وای لێ هات جارێککە ئێمە بووینەوە بە دوو بەش ئەو بەشەی کە دەمانویست بە مامۆستا مەلا عەلی بەڕابەر و بە کوڕەکانی و بەمە بڵین وا نابێ بەوانی کە لێی نزیکن بە کاک کامیلی ئێستاشەوە کە لە دوای لەگەڵیان ناکۆک بوو بڵین نابێ و لەگەڵ ئەوانش کە دەوانوی ینی وای لێ هات ئەمە بەردەوام بوو هەتاوەکو لە ساڵی 2004 کاک کەمال ڕەحیم و کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم و مامۆستا یاسین و مامۆستا ستیق و کاکی کرام و مامۆستا عومەری باڵەبەرز و هەموو ئەمانە ئیستیقالەیاندا و کۆتاییان پێهێنا تەنها گروپەکەی ئەمە مانەوە لەگەڵ ئەمانەیە و هەوڵی ئەوەماندا کۆنگرێ بکەین کۆنگرێکمان کرد لە کۆنگرەکەش دووبارە موەفەق نەبووین ینی دەتوانم بڵێم هەر ناوی کۆنگرەی لێنەنێن ئیتر لەو کۆنگرەوە ئێمە لەگەڵ ڕەفیقەکانم جارێککە کشاینەوە ئەو چوارچێوەی کە قەدیم ناومان لێ نابوو پەیوەندی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەم هەژنۆدا دە 12 ڕەفیقی خۆم کۆبووینەوە گوتمان ئەمە دەکەین بە پرۆژەیەکی سیاسی ینی بفکێلیش لە 2005 پرۆژەیەکی سیاسی چوارچێوەمان بۆ دامەزان پرۆژەی سیاسی وەکو هێڵەگشتیەکانی سیاسیمان وەکو نامیلکەیەک بۆ داڕشتکام هێزە سیاسی تازەیە چۆن بیر دەکاتەوە و لەو ڕوانگەیەوە ڕوویە ئێمە بۆ فیدراالیەت ڕووی ئێمە بۆ کوردایەتی بۆ دەوڵەتی کوردی ڕووی ئێمە بۆ تازەگەری ڕووی ئێمە بۆ حیزبایەتی لەم قۆناغەدا ڕووی ئێمە بۆ مامەڵەکردن لەسەر ئاستی عێراق و کوردستان و ناوچەکە لەگەڵ لەسەر حیزبە کوردیەکان بە شێوازی بیرکردنەوەی جیاوازیانەوە ینی من جارێککە دڵم خۆش بوو بەوەی کە خەریکە ماڵی خۆمان ڕێک دەخەینەوە دڵم خۆش بوو کە لەگەڵ نوخبەیەک لە هاوڕێ ڕێفیقەکانی دێرینەکانم وردەدا دائیرەی خۆمان فراوان دەکەین وردە وردە لەگەڵ هێزە سیاسەکانی کوردستان تەنانەت لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی شا و لەگەڵ یەکگرتووی ئیسلامی هێواش علاقات و یەکترناسین بنیاد دەنین و لە زۆر لە مەراسیم و مەحافیلەکاندا بەشدار دەبین و هاوشانی ئەوە هەوڵی دەرهێنانی مۆڵە دەدەین لە ڕێگەی محامیەوە پێویستی بە چییە خەریکی پێشکەشکردی پێداویستیەکانین و هاوکات خەریکی کۆمەڵێک چالاکچین کە ئێستا کۆی ئەدەبیاتی پەیوەندی ئیسلامی کوردستان پەیڕەوی ناوخۆ ڕوئیای بەرامبەر بە کۆی ڕووداوەکان و سێ ژمارە لە بڵاوکراوەی سپاردا کە وەکو بڵاوکراوەیەکی ناوخۆ ئێمە ئەو کاتی ئەنجاممان دەدا و ئەو نووسینانەش کە لە سایدەکەی پەیوەندی ئیسلامی کوردستاندا بڵاو بووتەوە هەر هەموو ئێستاوە ئامادەیە بۆی کە لە چوارچێوەی کتێبێکدا بڵاو کرێتەوە وەکو بەڵگەنامە کە بزانین هێزێکی سیاسی ئیسلامی خۆماڵی واقعی بە پرۆژەیەکی زۆر جوانەوە هەبوو لە ساڵی 95 و 96 و هەتا دەگاتە 99 ینی ئەمە ئەتوانم بڵێم لە دوای پەیوەندی ئیسلامی خوێندکاران و لاوانی کوردستان و لە دوای ئەو قۆناغەی کە بەرپرسی ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکانی بزوتنەوەی ئیسلامی بوو خەریکە جارێککە لەگەڵ هاوڕێیەکانم لەسەر پرۆژەیەک یەک دەگرینەوە کە ئەو پرۆژەیە ئەم سەروسەریمان لێ دیارە تانوپۆی ڕۆشنە کە چی دەکەین هەنگاوەکانمان زۆر ئاشکرا دیارە و ناکۆچی تێدانیا و هیچ هێزێگنێ لێمان تێکداتەوە هیچ هێزێگنێ ئیرەیی ببرێ ناکۆچی و ململانەیەکان نامان هاڕن ئەمە بەردەوام بوو بە تایبەتی لە یعنی دەتوانم بڵێم ئەو کاتی لە ئیدارەی سلێمانی زۆر ماندویان کردین تاوەکو گەشتینە کۆتایی مۆڵەتەکە ئەوە هەولێر هەر هیچ لەو کاتە لە سەروبەندی تێکەڵاوکردنەوەی حکوومەتی یەکێتی و پارتی لە ئیدارەی سلێمانی لە 2005 بە شێوەیەکی شکلیەکیان گرتەوە جارێککە لە وەزارەتی ناوخۆ ئەگەر مۆڵەتەکەیان داینێ بەڵام گوتیان ئەم مۆڵەتە ئێمە تەقدیمی وەزارەتی ناوخۆی هەولێری دەکەین دەبێ مەرسومی پێدەرهێنرێ و مەرسومی حکوومەتی پێدەرهێنرێ ئەوانیش زارێککە داوایان کرد کە سەر لە نوێ دەست بەم ڕێکارانە بکەینەوە ئیتر لێرەوە دەتوانم بڵێم هۆکارێک بوو کە ئێمە تووشی بێئومێدی کردەوە یەک دوو هۆکارێک کە تووشی بێئومێدی کردین کە ئەو کاتێ بزوتنەوەی گۆڕان دروست بوو و پانتایەکی فراوانی لە ساحەیدا دروست کرد و ئەو کاتەی ئێمە قەناعەتمان وابوو دەبێ ببین بە
یعنی پێت سێرنی ئەو کاتی کە ئێمە وشەی گۆڕان و گۆڕانکاری لە ئەدەبیاتی ئێمە ئەو کاتی سەرچاوی گرت وشەی پێکەوە بەستنەوەی فکری کوردستانی بوون و دەوڵەت لەگەڵ فکری ئیسلامی لە ئێمەوە سەرچاوی گرت هەن ئەگەر بگەڕێینەوە ئەنی ئەمە بگەڕێینەوە بەشێکە لە پێکاتەی ئەدەبیات بەشێکە لە پێکاتەی ئاڵای ئیسلام بەشێکە لە پێکاتەی ئەو فکرەیە کە لە ساڵی 1992 لە مەقڕ لە حیاتی پێشمەرگایەتیدا کتێبی المشكلة الكردية وحل الإسلامي لهاي عمر غريب ترجمة كردي كردو واتا سارسري تشرشي كرد لديدگاهی ئیسلامیانەوە يعني دەتوانم بڵێم پەیوەندی ئیسلامی کوردستان تەواو گزارشتی لەم قۆناغە لەو جۆرە دیدگایە دەکرد کە من و ژمارەیەک لە ڕەوتی ئیسلامی خۆماڵی کوردستان خەونیان پێوە دەبینی بەڵام پەیوەندی ئیسلامی کوردستان نەیتوانی ببێ بە ئەم جارش نەیتوانی بێ بە هێزێکی گەورە و نەشمان دەویست بیکەین بە دوکانێکی سیاسی یانی نوخبەیەک پێکەوە بتوانین پارەی پێ بکەین و بیکەین بە پیشە و میهنە بۆیە لە کۆتایی ساڵی 2008 گفتوگۆمان کرد بۆ ئەوەی کە جارێککە ئەم هێزە هەڵوەشێنینەوە کە نابێتە هێزێکی گەورە بەڵام بە هێزێکی بچووکی نوخبەوی دەمایەوە ئایا لە قۆناغەکانی داهاتوو دەرفەتی چۆن بۆ دەڕەخسا ئەمە مۆزوعێکە لەوانەیە ئێمە نەمانتوانی بێ ئەو زۆرە یاریی کە دوجار بەشێک لە هێزە معارەزەکان لەگەڵ یەکێتی و پارتیان دەکرێن ئەو هێزانەی کە لە دەرەوەی یەکێتی و پارتی دروست دەبن چۆن دەتوانن بوون بە خاوەنی بودجە لە میزانی یەکێتی و پارتی ئێمە لەوانەیە ئەم زۆرە مامەڵە و یاریەمان نەزانی بێ یا نەمانویست بێ بیکەین ئەگەزانی بێشتمان و بۆ یەکەمین جار ساڵی 2005 لە بیرما لە ڕوانگەی هەندێک ڕەفیق من لەناو بزوتنەوە گوتیان یەکێک لە کاریگەریەکان لەسەر واقعی سیاسەتی ئەم منتیقەیە بریتە لە ئێران ئێوە زەروری ئێرانیەکان بدیرن یعنی هیچ نەبێ و دۆستایەتی کە هیانە لەگەڵایەنە ئیسلامیەکان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان مزایقەتان کەن هەن لە بیرمە لە هەشتی 2005 لەگەڵ قۆنسوڵی ئێرانە دانیشتین ئەنی ئەمە پێم وایە گرنگەوە وەسیقە بمێنێتەوە وتی پێم خۆشە ئێوە نەمێنن خۆتان هەڵوەشێنن لەگەر لایەنە ئیسلامیەکانی کەدا تێکەڵ بن و پێمان وایە وردە یەکێتی و پارتیە و ئازادی هەیەە نەیانمێنێ و لە ئینتخابات ئێوە قدرەتی هێزەکان ئەگەر ئینتخابات بکرێ قدرەتی هێزە ئیسلامیەکانی ئێوە پەرت و بڵاو دەکەنەوە ئێمە هاوکارتانین لەگەڵ کۆمەڵ یا لەگەڵ بزوتنەوە جارێککە یەک بگرنەوە ئێمە نەچووینە ژێرباری ئەمەوە و لە دوای ئەو بابەتە گوتمان باشە بۆ ئێوە هەندە سوورن لەسەر ئەو ئەساسی کە ئێمە خۆ هەڵوەشێنینەوە یان نەمێنن هەست دەکەم دڵی ئێمەتان زۆر پێپەسند نییە وتیان نا مۆزوعەکە پەسەندی نییە گوتمان ئێمە چۆن دەبینن وتیان ئێوە بە ئیسلامیەکی قەومی دەبینین ئەنی ئیسلامیەکی نەتەوەی دەبینین یعنی بەوەی کە جیاوازین لەگەڵ دیارە ئیسلامیەکانی تریان زۆر بە ئیسلامی نەتەوەی نەبووە هۆیەکەشی لەوەی دا بۆ ئەو کاتەی ئێمە لە ئەدەبیاتمان لە نووسینمان لە سایتەکەمان بەڕاستی دەمانویست شوناسی خۆمان جیابێت لەگەر کۆمەڵ لەگەڵ بزوتنەوە لەگەڵ یەکگرتو لەگەڵ هەموو ئەم هێزانە و یەکێک لەمەی کە قەنەعەتمان پێی بووە مامەڵەکردن لەگەڵ ئەو دوو ئینتیمایە چونکە پێمان وابوو ئینتیمای کوردبوون ئینتیمایەکی فتری بووکو ئینتیما بۆ عێرق و قەوم ئینتیمایەکە لە هەموو لایەکمان دەبێت ژینگەیەکمان نەبێت کە کوردستانە نەتەوەیەکمان نەبێت کە کووردە و ئەمە نەبەدیلە نە ئەلتەرناتیڤە نە پێشخستن و پاشخستنی هەیە لەگەڵ ئینتیمای ئایدۆلۆژی و عەقایدیمان کە ئیسلامە یعنی مرۆڤ پێویستی بە هەردوو ئینتیمایەکەی پێویستی بە ئینتیمایەکی ئیسلامەتی و دینداری هەیە بۆ ئیسلاحی کۆمەڵگایەکە و پێویستی بە کۆمەڵگایەک هەیە کە لەو کۆمەڵگایە چاک بکە و بە ئاشتی و بە خۆشی و بە سەربەرزی تێدا بژیە یعنی ئەمانەمان هەموو لە چوارچەوەی پرۆژەیەکدا نووسیبووەوە و هەر لەو کاتەشدا ئێمە پرۆژەی تەرحی فیدرالیەت و واقعی عێراق دەبێت چۆن بێ دەبێت تێگەشتن لە واقع چۆن بێ یعنی ئەمانە کۆمەڵێک مەلزەمە و کوڕاسە بوون لەناو خۆماندا یعنی کەم حزب هەیە لە سەرەتا و نوخبەکەی بێ دابنیشێ لەسەر ئەساسی کۆمەڵێک کوڕاسە ئەندامەکانی کۆدەنکە ئەندامەکانی پێبگەێنێ ئەوزا بیەوەی هەنگاو بهاوێ بۆی لە کاتی هەنگاونان و گەورەبوونیدا جیاوازی فکریان تێنەکەوێ وحدەی بیرکردنەوەیان هەبێ بەرامبەر بەو چەمکانە دەتوانم بڵێم ئێمە ئەوەمان کردووە بەڵام ئەم حزبە نوخبەوە نەیتوانی ببێ بە هێزێکی جەماوەری گەورە وەکو گوتم ینی زۆرێک لە مزایقە و تەنگپیاڵچنین هەبوو و دووش هیچ کەناڵێکی ڕاگەاندنمان لەبەر دەستانە بوو سێش هەتا و سەعاتش داهات بریتی بوو لەوە داهاتی کە ئێمە لە بینی خۆماندا کۆمان دەکردەوە ینی نەمان دەتوانی بین بە کەناڵ و تەنوین بارەگە و نووسنگەی گەورە ئەو بوو لە کۆتایی 2008 بیرمان لە تێکەڵبوون کردەوە لەگەڵ لایەنەکانی تر و دوجار
یعنی حالەتێکە لەگەڵ کاگنۆشیروان و بزوتنەوەی گۆڕانە دانیشتنمان کرد کە ئایا وەتموحی ئەمە ئەو کاتی بۆ ناو بزوتنەوەی گۆڕان ئەوە بوو کە ئێمە وەکو هێزێکی جیاواز لەگەڵ یان بین، ینی وەکو کوتلەیەک بمێنینەوە، وەکو بەرەیەک بمێنینەوە لە ناو بزوتنەوەی گۆڕاندا و بەقەدر وجودی خۆمان لە ئەرک و کارەکان ئیمتیازاتمان لەناو بزوتنەوەی گۆڕاندا هەبێنەوە پێ ئەو ئەرک و مافانەی کە هەمانە و لیژنەیەکی دروستکرا لیژنەیەکی هاو بەشکرە لایوان ئەم وەزیری دارایی ئێستا کاگاواتی شەخزەنا بوو و ئێمەش لیژنەیەکمان دروست کرد و کۆبوونەوەی فراوانمان کرد بەڵام نەگەیشتی هیچ نەتیجەیەک. بزوتنەوەی ئیسلامی لەبەرەوەی پێشتر بە ئەندازەیەک تاقیمان کردبووە و گفتوگۆیەکانمان لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی بۆ یەکگرتنەوە نەهاویش لەبەرەوەی قەناعەتمان وا بوو کە ئێمە ئەوەمان تێپەڕاندووە. ئەوە بوو لەگەر کۆمەڵی ئیسلامی گفتوگۆیەکانمان دەست پێ کرد و لە مانجی حوزەیرانی 2009 لەگەر کۆمەڵی ئیسلامیدا یەکمان کرد. ئەم یەکگرتنەوە لەسەر ئەساسی چی بوو و بەکوێ گەیشت و چەندە کۆمەڵ توانی ئیستیعابی خولیا و ئاواتەکان و ئەدەبیاتی ئێمە و ئەندامەکانمان و لایەنگرەکانمان و قودرەتی فراوان بوون بک بۆی ئەمە بگا بە ویستگەیەک کە چۆن جارێککە لێرەوە کەناڵی تری دەستکەوێت بۆ ئیستیعابکردنی هەموو ئەوانەی کە لەو کەلتورەدا لە پەیوەندی ئیسلامی خوێندکاران و لاوانی کوردستانەوە پێکەوە ئیشمان کردووە کە بتوانێت خۆی لێ بکە بە خاوەن و ئەو پانتا سەقافی کە ئێمە ئیشمان لەسەر کردو خۆی لێ بکە بە خاوەن بۆی کە کۆمەڵی پێ فراوان کە و چۆن ئەندامەکانی ئێمە گەشتنە چۆرە ناو کۆمەڵی ئیسلامیدا و لە ناو کۆمەڵی ئیسلامیدا ئێمە هەنگاوەکانمان دواتر چی لێ هات دەتوانم بڵێم ئەمە هەتاکو ئێستا کۆتایی ویستگەیەک بوو و سەرەتای ویستگەیەکەوە ئەو ویستگەیە تاوەکو ئێستا بەردەوامە. ئێستا ئەو ویستگەیەم کە لە 2009 لەگەر کۆمەڵی ئیسلامی بۆ ئێستا ئەمە لێ دەگەڕێم هەڵی دەگرین بۆ قۆناغێکی تر، بەڵام ئەوەی کە پێم خۆشە ینی خوێنەران لێرە هەتا کوێستان بەشێکم لە ڕەوتی ئیسلامی کوردستان و تا ئەم کۆنگرێش هەتا ئەم کۆنگرێش ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریم نازانم دوای ئەو کۆنگرەی بەکوێ دەگا لە دوای تەواوکردنی کولی لە ساڵی 2005 دکتۆرایەکم هێنا و لە ساڵی 2000 ماستەرێکم هێنا عەفوەن لەسەر مێژووی نوێی کورد و لە ساڵی 2011 ماستەری دووەمم هێنا لە 2010 دکتۆرایەکم هێنا و لە 2023 دکتۆرایەکترم هێنا تا خاوەنی دوو دکتۆرا و دوو ماستەرم لە دنیای نووسیندا خاوەنی 13 کتێبی چاپکراوم و خاوەنی ژمارەیەشتر لە نووسینم و تەسەوڕ دەکەم لەوانی کە لە ناو ڕێوکی ئیسلامیدا ئیشیان کردو هاندەریانم کە بیرەوەرەکانی خۆیان بنووسەوە من خاوەنی بەڵگەنامە وەسایقێکی زۆرم لەو بوارەدا و لە ئایندەدا ئەمانە هەموو دەکرێ بکرێن بە کتێب بۆ ئەوەی کە توێژەران سوودی لێوەربگرن و خێزاندارم دڵم خۆشە بۆی کە الحەمدوللا منداڵەکانم لە خۆناغێکی باشی خوێندندان لە پێگەی کۆمەڵایەتی خۆم دووبارە زۆر دڵخۆشم. لە ساڵی 2005ەوە بەشدار بووم لە دامەزراندنی ناوەندێکی ڕۆشنبیری کۆمەڵایەتی کە ناوی سنتەری ڕۆشنبیری و کۆمەڵایەتی بابانە کە تاکو ئێستا بەردەوامەوە من ڕاڵەیەکی باش بوو لە بینی من و ژمارەیەکی باش لە ڕۆشنبیران و کۆمەڵایەتیەکانی خزمان و دوجار لەبەر ئەوەی کە هێندەی ئەولەویاتم لە کاری سیاسیە سێ ئەوەندە ئەولەویاتم لە کاری ڕۆشنبیری و سەقافیە بۆیە خەمە ئەکادیمیەکانم خەمە ڕۆشنبیریەکانم خەمە کۆمەڵایەتیەکانم هەتا ئەم سەعاتەش ئەگەر زیاتر نەبێ کەمتر نیە لە خەمە سیاسیەکانم و بە درێژایی ئەو ماوەنش کە کارم کردووە لە ڕۆژنامە و لە ڕۆژنامەگەری دانە بڕاوم یعنی ئەگەر پێتان سیر نەبێ لە سەرووی 50 گۆڤار و ڕۆژنامە نووسین و توێژینەوەی مێژووی فکری سیاسیم هەیە و نووسینەکانم بەشێکی گرنگن لە ئەم تاریخی ئەم خۆناغانی کە هەیە و تەوەی کە باسم لێوە کردووە ژێڕانەوەی سەردی ڕووداوەکان بۆ بەڵام لە پاڵ ئەمانەدا
چەندین دێڕ هەیە لە پاڵ ئەمانەدا نووسین و کتێب و وەرجێڕان و کتێب هەیە لە پاڵ ئەمانەدا ئەدەبیات و فکر و ڕوئیا هەیە لە پاڵ ئەمانەدا بەرزی و نزمی و موامەرە و ڕێکەوتن و پاشە کشۆچوونە پێش هەیە بۆیە هەموو ئەمانە لە ئاخیری دەگونجێ بیکەین بە زنجیرە کتێبێک و ئەم زنجیرە کتێب بێ بەشێک لە مێژووی میلەتەکەمان بێتە بەشێک لە مێژوو ڕەوتی ئیسلامی بێتە بەشێک لە مێژووی واقعی حالەتی ئیسلامی لە کوردستاندا بەرەو کوێ دەڕۆین و بەرەو کوێ دەچین. دڵم خۆشە بەوەی کە خاوەنی سەدان کۆڕ و سمینار و چاوپێکەوتنم لەسەر ئەو دیدگا و ڕوئیایی کە من لەسەریم بۆ دەشگونجێ ئەم خۆناغانەی کە لە 2009 بە دواوە لێرە ڕامانگرت و قسەمان لەسەر نەکرد لەبەر هەستیاری قۆناغەکە دەگونجێ لە قۆناغی ئایندەدا تیشی بخەینە سەری. بەڵام کۆتا قسەم ئەوەیە ئەمە مێژووە، یعنی دەگونجێ ئەوەی کە لە ساڵانی نەوەتەکان لەگەڵی ناکۆک بوو بین ئێستا لەگەڵی کۆک بین و ئەوەی کە کاتی ناکۆک بووین ئێستا ناکۆک بین. بۆیە ئەمە نەک ئەگەر کەسانێک پێیان وابێ ڕخنیان لە دەگیرەیان ناکۆچیەکانی ئەو قۆناغەم قستۆتە ڕوو کارێکی خراپم کردو پێچەوەنەوە کارێکی زۆر باشم کردووە و ئەویش ئازادە چۆن ناکۆچیەکانی ئەو کاتەی لەگەڵ ئێمە دەخاتە ڕوو. دوازار ئەمە توێژەر و بینەرە ئەو حکومە دەدا. بەڵام ئەمە نیشانەی ئەوەی نیە کە لەو کاتەی ناکۆچین لێر لە ویستگەی دواتر کۆک نەبین یا بە پێچەوانەوە. ئەمە واقعی سیاسەتی حالەتی ئیسلامی و حالەتی سیاسی و حیزبایەتی و ڕێکخراوی وایە تۆ لە قۆناغێکدا ناکۆک دەبی و لە قۆناغێکدا کۆک دەبی. بەڵام دوجار گرنگ ئەوەیە کە لەسەر ڕێڕەوێک لەسەر ڕوئیایەکی جێگیر بڕۆی و بەردەوامی کە من لەو ڕوانگەیەوە سەربەرزم و سەربەرزم بەم قۆناغانەی کە هێناومە دەروێژ نەبووم، جامید نەبووم و هەمیشە چاوم لە ئاسۆی باشتر بوو بۆ گۆڕانکاری. بۆچی وانە مزگەوت مامەڵاکەن بۆچی ناهێڵن خەڵک بێ نوێژەکەی بکە؟ ئەمە بۆ شۆڕش خراپە. پیاوێکە بوو ناوی عەلە شیعە بوو پێم وتم ئەم بەیانی هاتووم نیان هێشتووە خەڵک نوێژکە، بەڵام ئەو کاتەویش وا کاریگەر بوو تۆزە پێم پێکەنی وتم بۆ پێکەنی وتی کورد دڵی خۆشە بە تۆ 4 ملیۆنە تازە باسی پیرۆزی مزگەوت و ئەو شتانم بۆکەی.